دکتۆر محەممەدی خانی زۆر جوان دەڵێ با بە یەکەوە پێ بکەنین بەڵام تخوا با بە یەکتری پێ نەکەنین ئەگە شتێک شایانی پێکەنین و خۆشی بوو بە هەمومان بەشدار بین تێدا بەڵام زۆر ناشیرینە بە یەکتری پێ بکەنین یەکتری بشکێنین با بە یەکەوە بخۆین بەڵام یەکتری نەخۆین با ئەگە شتێک هەبوو بە هەمومان پاروێنانێکی حەڵاڵە بیخۆین بەڵام با هەوڵ بدەین نەبینە گورگ بۆ گیانی یەکتر با یەکتری نەخۆین زۆر کەسەیە بڕواتان هەبێ شکستی ژیانەکە نایفەوتێنێ بەڵام لۆمەی خەڵک دەیشکێنێ دەیکوژێ دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی لە کتێبی ئیستەمتع بحەیاتیکە ئەو چاپەی لای منە لە لاپەڕی 1984دا و ئەم کتێبە کراوە بە کوردی بە ناوی بەختەوەر برژی مامۆستای هێمن محەممەد عەلی کردوێتی بە کوردی لە لاپەڕی 190 کوردیەکەیدا باسی کابرایەک دەکات دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی دەڵێ کابرایەک بوو ماڵ و منداڵێکی زۆری هەبوو هەژاری یەخەی پێگرتە بوو بۆ ڕزگاربوون لە هەژاری شارەکەی خۆی بەجێهێشت چووە شارێکی کەدا بوو بە سایەق شۆفێری تڕێلەیەک کابرایەک چەند تڕێلەیەکی هەبوو شۆفێری دەویست هەلی کاری ڕەخسان ئەم پیاوە چوو لە لای بوو بە شۆفێر لەو کاتەدا کابرا شەو ڕۆژ بە ڕێگاو بوو وەکو ئەم برادەرانەی ئێمە کە ساق تانکەر و ئەوانە من زۆرجار لە ڕێگادایان بینم بەڕاستی بێ خۆتیان لێ پارێزی خوا لاماندا هیانە چەند ڕۆژێکە نەخەوتووە یعنی بەردەوام لە سنوورێکەوە دەڕوا بۆ سنوورێشکە پشوو بە خۆی نادا یان دوو شۆفێرنین یەکیان بخەوەیەکیان ئیم بێ زۆریان بە کرێ کار دەکەن کابرای خاوەنکاری دەڵێ ئەمە لەم کاتەیە بگە ئەو پیاوەژێکێک بوو لەوانە چونکە خۆی خاوەنی ئۆتۆمبیلەکە نەبوو و بە سەعات کاری دەکرد و لە شارێکیکەوە ماڵ و منداڵێکی زۆری بەجێ هێشت بوو دەویست زۆرترین پارە کۆکاتەوە ئیسراحەتی بە خۆی نەدابوو ستەمی لە خۆی کرد ڕاستە ستەمی لە بەرامبەرەکەش کرد چونکە شۆفێرێک کاتێک کە بە خەواڵویی شتێک لێ دەخوڕێ هەستەم لە خۆی ناکە ستەم لە هەموو ئەو شۆفێرانە دەکات کە لەو سەر شەقامن هەمویان لە مەترسیدان بەهۆی ئەوەوە ئەڵێ ئەو پیاوە لە دەستی لە کاتێکە لە چەند چرکەیەکە کە چاوەکانی چوو بە سەر یەک ئۆتۆمبیلەکەی سوڕا و لە ئۆتۆمبیلە قەمەرەیەکی بچووکیدا و سێ کەسی خێزانێکی تێدا مردن کە بە ئاگادێتەوە سێریەکە قەمەرەیەک دەژێر ئەو تڕێلەیەدایە ئەو شاحینە گەورەدا ئیتر هات ئەڵێ خەڵک کۆبوونەوە تەلەفۆنیان کرد بۆ ئەمبوڵانس بۆ ئیسعاف و بۆ پۆلیس و بۆ دەستگا ئەمنیەکان و هەموو کۆبوونەوە چوو لەسەر بەردێک دانیشتە بوو کابرا ئاوا دەستی خستبووە سەری خۆی سەری نزم کردبوو بە دڵنیایەوە بیری دەکردەوە لە ڕووداوەکە خوا پەمان پارێزێ لە مردنی سێ کەس عقوبەی خوای پەروەردگار خوێنی سێ کەس هاتووەتە ملی بینی دەکردەوە بێت چەند ساڵ لە زینداندا بێ منداڵە بچووکە هەژارەکانی داهاتنە بەرچاوی لەو کاتەدا ئەو منداڵانەی کە ئەم بەتەما بوو سەری مانگ بڕواتەوە دیاریان بۆ بەرێ جلوبەرگێکیان بۆ بکڕێ خواردنێکیان بۆ بکڕێ ئێستا باوکیان نابینن مەگەر لە سژ نابیبینن بیری لە ژنە هەژارەکەی دەکردەوە کە چەند وەختێکی زۆرە بەجێ هێشتووە دەبێت دەوری باوکایەتیش ببینێ بۆ منداڵەکان ئێستا ئەم هەواڵە جەرگ بڕە ببینێ ئەبێ حاڵی ئەو خێزانە چۆن بێ ئەڵێ لەم کاتەدا کە ئەم کابرایە ئاوا سەری دەستی بگرتبوو بە سەری خۆیەوە و لەو هەموو نەهامەتانەدا بیری دەکردەوە لەو کاتەدا خەڵکەکە هەمووی دەڵێ دەمیان تێکرد بوو دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی دەڵێ یەکێ دەیگوت کوڕە وەڵڵی حەق وایە ئەمە هەری ئەعدامی کەی باشترە وەڵڵی لەک جار سێ جار بیکوژیەوە لە جیاتی ماڵێکی وێران کرد سێ ئەندامی خێزانی کوشت ئەم ماڵەی وێران کرد یەکێ دەیگوت کاکەمانە سەر جادەیان ناخۆش کردووە یەکێ دەیگوت وەڵڵا بگەڕێن لە سارەکە بزان مادەی هۆشبەر و تریاک و ئەوانەی بەکار نێناوە یەکێ دەیگوت بڕۆن بۆنی دەمیکەن چێڵە کاکە سەرخۆش نییە لە کاتێکە کابرا نوێش خوێنیش بوو دوور بوو لەوانە هەژاری وای لێ کرد بوو بێتە شۆفێر شاری وڵاتی خۆی بەجێ بێڵێ دەڵێ هەر یەکە شتێکی دەوت یەکێ ڕووی تێدەکرد وەڵڵی گوناحە تۆ شۆفێر بی وەڵڵی گوناحە سۆڵح لەگەڵا بکەن ئەو کەسە خوا بیگرێ کە بچە قسەی خێر بۆ ئەم زۆرە شۆفێرانە بکە ئەڵێ وەختێکیان زانی کابرا بەلا دەهات و کەوت کاتێککە چوونە سەری سەیەکان ڕۆحی دەرچووە یەکسەر ئەو هەموو قسەرە ناخۆشە ئەو هەموو سەرزەنشتە ئەو هەموو لۆمەیە کابرا مێشکی کۆیلەکەی سوتا و بەلا دەهات و مرد جا دکتۆر لەوێدا دەڵێ ئەو قسانە کابرایان کوشت ئەو قسانە ئەو هەموو سەرزەنشتن لەو کاتی برینەدا برینێکی زۆر گەورە لە جەستەیدایەتی لە دڵیایەتی ئەمانە هەر یەکە مستێ خوێ دەکردە سەری ئازارەکە ئەوەندە بەهێز بوو خۆی بۆ نەگرت و بەلا دەهات و مرد زۆر جار کەسێک شکستێکی بەسەرا دێ لە هاوسەری جیا دەبێتەوە کچەکەی پەنا بەخوا بۆ دێتەوە بۆ ماڵەوە بە بێوەژنی کوڕەکەی ژنەکەی تەلاق داوە و ماڵ وێران بووە شکستی مادی بەسەرا هاتووە بازاڕ و دوکانی نەماوە ئتر بە هەر حاڵێک ئازیزێکی لەدەستداوە خوا سەبووری دەدا بەڵام زمانی خەڵک ناهێڵێ خەڵک ئەوەندە سەرکۆنەی دەکەن ئەوەندە تعلیق و توانجی لێ دەدەن ئەوەندە لە سۆشیال میدیادا لەسەری دەدوێن تەحمل ناکە یان دەمرێ و دەیکوژێ یان دەیکەن بە دڕندە
ئیتر دەڵێت تەواو ژیان خۆشیێکی تێدا نەماوە، ژیان جوانێکی تێدا نەماوە، زۆری ئەوانە دەبنە دڕندەیەک ئیتر بەزەیان بە هیچ کەسێکا نایەتەوە. بۆیە ئاگامان لە خۆمان بێ لە کاتی شکستە هەوڵ بدە ئەوەندە دۆستت هەبێکە لە دەورت بن و ئەو کەسانی کە لە شکستە لە دەورت بوون هەرگیز لە یادیان مەکە و خۆشمان بپارێزین، خوا ڕەحممان پێ بکە و وریای خۆمان بین، بە وشەیەک بێ، بە کۆمنتێک بێ، بە زەردەخەنەیەک بێ. جار هەیە زەردەخەنە لە مووقیفێکا وەکو فیشەشێک دڵی کەسێک دەبڕێ. ئاگادار بە خوێ مەکەسە برینی کەس و بە شکستی کەس دڵخۆش مەبە.